پێدەچێت ئەوانەی دەیانەوێت نێرگەلە کێشان و زیانەکانی کەم بکەنەوە کەمتر بن لەو کەسانەی بەردەوام نێرگەلە دەکێشن. بە ئامانجی کەمکردنەوەی نێرگەلە کێشان کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی بە پرۆگرامی سمپۆزیەم و تەندروستی سلێمانی بە جێبەجێکردنی زیادکردنی باج لەسەر تووتن و بەرەمەکانی بەڕژەی لە 100% دەیانەوێت نێرگەلە کێشان کەم بکەنەوە. لەم پرۆگرامەدا کۆمەڵێک توێژینەوە خراوەتە ڕوو کە زیانەکانی نێرگەلە و زۆربوونی کافتریاکانی نێرگەلە کێشان لە داهاتوودا هۆکارێکی سەرەکی دەبن بۆ زۆربوونی جۆرەکانی شێرپەنجە. زیانەکان زیانی تەندروستین، کۆمەڵایەتین هەمویانە. زیانەکان زۆر گەورن چونکە ئەو مادانە مادەی زیانبەخشن ئەچنە خوێنەوە و گرفتی گەورە دروست دەکەن لەسەر هەموو کۆئەندامەکانی لەش. کۆئەندامی هەناسە، شێرپەنجەی سیەکان، شێرپەنجەی گەدە و سوورێنچێک، شێرپەنجەی میزەڵان، نەخۆشیەکانی دڵ و جەڵتەی دڵ و دەماغ. بەپێی توێژینەوەکان بڕی نیکۆتین بە ڕژەی لە 250 زیاترە لە خوێنی ئەو کەسانەی نێرگەلە دەکێشن. ئەمە جگەلەوەی کێشانی یەک نێرگەلە بەرامبەر بە کێشانی 100 جگەرەیە. چونکە شێداری نێرگەلە و تامی ئەو میوانەی تێکەڵ بە تووتنەکەی دەکرێت وا لە کەسانی نێرگەلە کێش دەکات لە کاتی کێشانی نێرگەلەدا بەقوڵی هەناسە هەڵمژێت و دووکەڵەکەی کە 100 هێندەی جگەرە قەترانی تێدایە زیاتر دەچێتە سیەکانەوە. کەلتوری نێرگەلە جاران نامۆ بوو ئێمە شتێکی نامۆ بوو بەڵام وای لە هاتوو خەریکە بێتە کەوتورەوە شتێکی زۆر مەترسیدارە کە گەنجەمان ڕووکە نێرگەلە زیاتر لە 4000 مادەی زیان بەخش لە نێرگەلە هەیە. ئەگەرچی لە هەرێمی کوردستان نێرگەلە تەمەنێکی زۆری نییە بەڵام لە چەند ساڵی ڕابردوودا نێرگەلە کێشان و کافتریاکان بە شێوەیەکی فراوان پەرەیسەندووە کە بە پێی توێژینەوەکانی زانکۆی سلێمانی ڕێژەی نێرگەلە کێشان لە خوێندکارانی زانکۆ و قۆناغی ئامادەییدا زیاترە لە توێژەکانی تر. وەڵام من هەست بە هیچ زیانێکی ناکەم، زۆر پێی مرتاح چونکە بێتاقەتین 4 مانگ مەعاشم وەرنەگرت بێ و لە ماڵەدانشم خۆ مشکمەتەقێ بۆ 200 ئەوەی بڕی قەبارەی ئەو دووکەڵەیە کە لە جگەرەیەکە. بەهۆی زۆربوونی ژمارەی کافتریاکانی نێرگەلە کێشان بە تایبەت لە ساڵی 2014 بۆ ساڵی 2015 بە تایبەت لە ناو شاری سلێمانیدا بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی بڕیاری ڕاگررتنی پێدانی مۆڵەتی بە کافتریای نوێ ڕاگەیان واتە ڕێگە بەکردنەوەی کافتریای نوێ نادرێت. ئاواد محمودیان ئارتی، سلێمانی.